حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر خۆشەویستمان ڕەسوولی ئاخر زەمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئەزیز و بەڕێزم، لە محاضرەی دوێنێشەوە بابەتی دوێنێشەوەمانە باسی مافەکانی ژن و مێردمان دەست پێ کرد. وتمان سەرەتا باسی مافی پیاو ئەکەین لەسەر ژن. ئەمشەو بە ئیزنی خوای پەروەردگار باسی بەشەکەی تری ئەکەین کە بریتیە لە مافی ژن لەسەر پیاو. بەس ئەوەی کە من دڵم پێی خۆشە ئەوەیە کە بەڕێستان هەمووتان هاتوونەتەوە، یعنی معناوە ناترسن، بەڵکو خۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی ئەم بابەتە گرنگە ببیسن کە زۆرێک لە مسلمانان بەداخەوە لێیە کەم تەرخەمن و لێی بێ ئاگان. هەنێکیانەیە ئەگەر بیزانی، سە مسلمان وامان هەیە ئەگەر بزانێ حەقی ئافرەت چیە بەسەرەوە جێبەجێ ئەکا، بەس هەیە بێ ئاگایە و نایزانێ و هەشە ئەیزانێ بەداخەوە خۆی لێ گێلەکە. جا ئینشاء الله بە ئیزنی خوای پەروەردگار دەست پێ ئەکەین مافەکانی ژن لەسەر مێردەکەی. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. لە سورەتی ئەلبەقەرەیە خوای تەعالی ئەفەرمێ ئافرەتان مافیان هەیە وەکو چۆن پیاوان مافیان هەیە بەسەریانەوە، ئەمانیش مافیان هەیە بەسەر پیاوەکانیانەوە. ئەمە قەراری ئیلاهیە، ئەمە بڕیاری ئیلاهیە کە ژنیش وەکو پیاو مافی هەیە و ئەو مافەیشە مافێکی هاوبەشە. خۆشەویستەکانم، مافێکی هاوبەشە. خوای تەعالی هەر هەمومانی دروست کردووە ژن و پیاو، ئادەم و حەوا، و لە ئەوانیشەوە بە خوارۆ خوای تەعالی مافی هەردووکی داوە و هەردووکیشی ڕاستە ئێمە وەکو هەردوو لامان مرۆڤین، بەس خوای تەعالی هەر لە شکل و شێوەمانە هەر یەکێکی بۆ کارێک دروست کردووە، هەر ئافرەتی بۆ بوارێک و پیاویشی بۆ بوارێک دروست کردووە. ئەمە هەر کەسێ ئینکاری کە عەقڵی نییە، هەر کەسێک ئینکاری کە شێتە یان ئارەزۆکانی شێتی کردووە. ئەم قسە دووبارە ئەکەمەوە. هەر کەسی ئینکاری ئەوە بکا کە اختلافەیە لە بینی ژن و پیاوە لە کاروبارەکانی ژیانە، یعنی ژن بڕێ بواری پێسپێراوە و پیاویش بڕێ بواری پێسپێراوە، هەر کەسی ئینکاری ئەمە بکە ئەزانی وەکو چی وایە، وەکو شێتی سەر جادەکان وایە. هەر شێتە شێت عەقڵی نییە، یان وەکو خۆی شێت کردووە، ئارەزۆکانی شێتی کردووە، زاڵی زاڵ بۆتە سەریا. چونکە قەت ناکرێت ژن و پیاو لە هەموو شتێکە وەک یەک وابن، ناکرێت نابێت. هەر خوای تەعالی وا نەیخولقاندووە، یعنی ئەو ئەرکەی خستۆتە سەرشان پیاو ئەرکێنێکی ترن کە خوای تەعالی جسمی پیاو، جەستەی پیاوی، لاشەی پیاوی بەو شێوە دروست کردووە کە بەو کارانە هەڵسێ، و ئەو کارانەشی کە خستۆتە سەر ئافرەت خوای تەعالی جسم و جەستە و لاشەی ئافرەتی بە شێوەیە دروست کرد کە بەرگەی ئەو جۆرە ئیشە بگرێت. ئەمە حتا لە بواری عەقڵیشە، حتا لە بواری عەقڵ و عاتیفەیشە وایە. پیاو عەقڵی زاڵە بەسەر سۆزیە، بەڵام ئافرەت سۆزی زاڵە بەسەر عەقڵیە. ئیلا دەگمەن نەبێ، یعنی بۆ نمونە لە ناو هەموو مرۆڤایەتیە لە هەر شوێنێکە لە هەر ناوچەیەکە هەندێک جار ئەبینی پیاوێکەیە وەکو ئافرەت وایە سۆزەکانی زاڵە بەسەر عەقڵیە. ئافرەتی وایشمانەیە دەگمەن، یعنی لە دەگمەنەکان ئافرەتی وامان هەیە حالە خۆیەوە یعنی کەڵامیێردە تێگەی هەر حەساب بۆ کەس ناکات، یعنی وانە. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەبێ ئێمە ئەم مەوزوعە بە جوانی لێی تێ بگەین. بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ پیاوان چۆن ئێوە حەقتان هەیە لەسەر ژنەکانتان، ژنەکانتانیش حەقیان هەیە لەسەر ئێوە.
رسول الله أفرمي صلى الله عليه وسلم حديث كتير أفرمي الأخوة بترسم إيوة أم جنانة بأماني خوا بعقدي خوا ببيماني خوا ورقرتوا يعني باوكي أو كتشا أم كتشي دعوة تو بأماني خوا عقديك بيمانك لبيني تو أو باوكيها بس تراوى كوا أم كتشا تو أبيو بباريزي أبيو ما فكاني بباريزي جاء في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمي تو بوا حلالت كردو بو خود اجينا بيش وقت تو ازاي كتشي كسب خنا وسيارك الا بردمو داينا لقل خوتاو يكفر ريكينا وبازار بيليدا يكفر ريكينا وبازار بيليدا بزانم لبازار درتشي اگر ببيع كجراوي تيجي دنيا بلا بازار درناشي الا اتكجم بلام حر او الشوا دين ما مسايك ايني دينن دو شايتهنن ومالي خلق خزم هردو لا دانشن سي قصه شو قصه قصه كان بريتيا لما يكيس عرساني كم دواي طبعا باسي ما فكرتني حق باسي اوي كحقي جنونيه لسرشيو نصيحته اموش قالي هردو لاكله سي شو قصه اكل دواي اوا اخذك بمدى مزري ما حاجي رازي فلانه كسكيت كوري خود يعني شكتي في بدي اي شيء رازي كاكتو رازي ما حاجي بيت مامتو بيت باوكتو شكي كاتا او سريتو بلا رازي دي ما حاجي بري او من شكي خون ماربري فلانه كسي كتش ماربري لا فلانه كس لسر ماريك دياري كراو اوا ايش علي او منيش رازي بهم كما ما حاجي فلانه كسي كتش بكاتا او سريمن وصلى الله بارك على حبيبنا محمد وعلى اله وصحبه بياني باخذ اخيتنا وسياره اي بي اي تيري زور اعتياديه شايب وك سيكا بيشا لو انا بتيان كشتايا ناوم لبازار درناشي دوای دین بشانازیەوە ئامۆزاکانی براکانی خزمەکانی هەر ئەوانە وعەتیان کوشت ئیسە خۆشیەکەن بۆ شانازی شەکەن ئادیتە یعنی یەک کەلیمە دەی تۆ ئەو کەلیمەیە بە پارێزە بیپارێزە پیاو بە تۆ کاتێک کە ژنەکە ئەهێنی وعد نادەی بڵێ من ئاواکەم برا معقولە ئەو ڕۆژە برادەرێک کچی من کچێکم داوەتە زۆر غەمبار بوو زۆر ئێتر من شوتم بۆ ئەوە غەمباری انت برا من كتشم دا بخزميكم في نرزي لي اجري نا احترامي اجري نا احترامي من اجري نا احترامي والله نازم تشتم بباسك والله برشتي باسك قسم بخوايا كم جار لجيان ما بيبيس ايوه جاري كان نيغواسوتو جوين ومنو وباوك شدا سبحان الله ايود لا والله ايود ما باور ما نكر معقول اشتيوا ايود سلام كراع حساب حرب اصل تيوتم برا من حر ليله وتم قسم بقى او كشي بنيانيه قورترين ظلم كان لجيان تاعنا قورترين ظلم اويا كتبي بكسكي بادب بكسكي السرسري بكسكي باخلاق بكسك نازن حقتيا مافتيا انسانيتيا بكسك اگر بدم تعداي كرد لدايك كشكا بياني اماده بفعل شيكا اگر بدم بلي وابا خشككت اكم بياني بالتاكيد بفعل شيكا كسيك أمن دبي ناموز به أمن دبي أخلاق به دور للرجناتان وأمز قوت بيروزا كما دانشين بلام أو كس الشايستية كتو أمان أقصاني بيبكي أما حيفنيتو كش بقيت برد السما والله أو كس عقلي بيه زريك عقلي بيه كتشي كوي ناخات برد السي كسيك كنديني هي أنا أخلاق لما فكاني طبعا ما فكاني الجن لسر فيها أبيت دوبا شو ما في كيا في أو ما في بشي كان ما في مالية يعني دارائي وبشي كتير ما في غير دارائية أويك ما في مالية كان بريتيا ماري للشريعة في روز الإسلام ياك ماري مانية تو أيدي باوك تشو تواو بلام إيسال بر آسان كاري نازانم لتشي السردميك لسردم كان وإيتر وأزام لسردم عثمانية وبيه إيتر ماريان كل دوبا شو بو آسان كاري لسر جنج مقدمة كان بمقدار كم داري كردو مؤخرش يعني بوي داري كردوها بو او ام كرا بتوانيت يعني جن بيني هني جاريه كم يك زور كم عندنا يسمى خو مان زيا مان كرد ما ري مقدمه مان زور زيا كرد يعني ما تشتا كم عندنا وبريك عطوني شان عندنا لدوايا يترم كراج ديواش واش لقل ام كتشا مالهم بيكو دروس اكر كمالهم دروس اكر دواي اول اخيره يتر يواش طبعا بەپێی ئیمکانێتی خۆی پارە خڕەکە ئاڵتو مشتەکەی بۆکە بەڵام ئێستا لای خۆمان ئەڵێ کاکە
ام بدعه سيره فيابوا او مقدمه كوريغري هر اويك كاتي خوي هر ابو وريغرا يسمى مقدمه جو وريغرا والله 19 مقدمه و19 مؤخره يا بابا اما خوي اما بوشي مقدمه مؤخره دامرا تاوكو امام انسوليه مقدمه كانسوليه ومؤخره كاش دعاء ويواش اشكر ركبي بك سهرت قيل لك كاتا اما زوركش اصلا دعاء مقدمه اخي دانا الله والله لسليماني ولا هولير امانه الله والله كاتا جان من ماري كم اگر 150 ليره نبي قبوليناك ماري مؤخره 150 ليره وتشي ان بو يعني اخر بو السبب يعني بو 150 يعني تو بريار دا لقل بياي لك كوريا كل شيء بريار دا بيكو بجين يتي 150 ليره بو تشي بريار اي او كره بدا ولا تناك بجو والله من 150 ليره متو غرك اي تو بدا ماشي سخو ام كره شخو اتواني بجكاك والله برا من الجن من اغرك بخوا يقدر دفتر من داتي وجن نابر والله خوي تعالى لبروي افرت ناسكه لبروي افرت ناسكه خوي تعالى امر رحمه بتوكل دوا دياريه كدري اللي بيشا ماري دياريه كان اني كالتنا دياريه كف يشاب انسوليك بغواريك بمانك وتايب يعني ولو دوا شي واش ام كره بو دروسك تفي وساك امهم اركب خنا سرشاني خوتان برا براتان هبي من خم بو خم وكو شخصي خم حرب رايكش كناسيمه نصيحتهم كردو اصلا او كسيك فقيره وكشكتي بيدي يعني اصلا مقدمه هيك لي ورنقري هر هيك حتى انها اگر ان قستليك يعني شتيك اواني يعني موبايل يعني شتيك بهديه خوي بو اكا وكو مقدمته دواء واخوان بخوان مال دروس سكنوا اتوان ببنا خواني مالي خويا ضروري يعني تو باريكي لسر خرسكي بخوا جاري واحد وبدصال او التوني بو كردو دواي دصال خواني دو منال بونا منال قوربوا ام جاتوانيتي او مقدار التوني بو كردوك لما عليك دياري من مقدمه مؤخره بو تشيا مقدمه مؤخره بس بو اويه بلام اسلا يكون من بداخله بلى المهم ما ريج نكانتان واجبه لسرشانتان اما حقك ماليه ابي اما اداي بكي حقك ماليه في ويسر السرمان اداي بكي باش ابرا الزكاه ابو جرينج يعني انا كسي حساب اماريه ناكات نابت امجا قد دائما بيوان هي بيوابه ملكان من تجربه كردوها كاتي داويك شكان يعني يعني مثلا شتا بيشو عليه خو بعد مصاب بيس مسقالي بدانا يا انا مسقال جروايا كبرايك لما وانا ما مصاصت مسقال صار مسقال ده وامسا كسكي سيبو ندوريتو يا بابا ما فرزع ما حق دواي ام كابرا ام ماري بدا تو صت مسقال لسداناوا برا ام كابرا لو انا هموج يعني نتو انا دو دفتر بياك معقوله امر دو دفتر بعد بمجنه او كشكدو بخاونك معقوله تبري اخر او سباو قبي وابير كاتو بيش السباس بو فاك من بياوكي بشرف وباخلاق وبدين هاتو دايك شكمك الكي ام كش اجريت استو لم دقبض كاي كم بجني ام اتر من مصروفي ناكم ابي الشكر اخوابك كتو ام كره كره كي تشاكو ام بم اركلس يتر من بارك لسا قرصكم هتا ما قرزار بي ام مساله كي زور قرن قبل الزكاه ماري قرص بالتاكيد نتيجه خراب شي به ماري قرص نتيجه خراب به بركتي جن على ويا ماريكي كم بي آسان بي سوق بي بويا بعرف إيسا حاليا لهندي ولاتان لمصر عادتك جوان بيابوا يوادارم دس فيشخري لإيمي مسلماني كردستاني شو بكري آلتون نما دبرقراني كرديانا بزيو شون ما مساعيني آيني فتوايان دا زكاة كمان يعني لا ألتون وكرد بزيو نصابي زكاة يعني بار 8 مليون أو جا زكاة يكو يسألن 2 مليون وسطزة حسابي زي ولا ألتون جرام بوا إمام وساني بريز لجنة فتواي خوشبيست بوتشي بريار نادم ما ريج بكري بزيو وحتى تكا شيء وتتكي كي كان قالته بزيو بيه آسان ترى لسه أو جنجا أبي بهاش صد نوصات زارو توا والسلام 4 مليون يبي قيش كان مليون يزيبي بو كاتو أما تشقليها هر مليون يكيبو بسني هر زور كافية بعضنها مش زيج قيمتها زيج فاري يعني من اختراحكم يشنياركم وبارسوكي لسر جنجان أمي شبكة طبعا باب زنبرينا يما زور جار باداجيري كاين لسر حقيقتش لما موضوع اما بالعكس باورك زور بيك كان
ڕازی نین بەس چی بکەن ناچارن بەس چی بکەن بە من ئێژن مامۆسا ئەکرێ ئێمە لەبانۆ بێژین 20 مسقاڵی بۆ بکەین بەس دوای ئەوە من هەرەوە حەساو گەیشتمە ماڵەوە پیاوەکە مێژم بڕۆ بیفرۆشە بەس لەبەر ئەوەی هینکە چی بکەم باوکم عینادیەکە و دایکم عینادیەکە و براکەم عینادیەکە و ها مامۆسا ئەوێ وڵاڵێم عاقڵی ماشاءالله تۆ لە باوکت عاقڵتری قەسەم بەخوا لە دایکتیش عاقڵتری ئەی توخوا دایکێک و باوکێ ئەوەنە عەقڵەکانین بێوا بزان نرخی کچەکەیان ها بە ئاڵتونەکەەوە ئەی معنای وایە ئەوە عەقڵیان نییە معنای عەقڵیان نییە تۆ عاقڵتری ئەزانی ئەم ئاڵتونە هیچ نییە بەس مهم ئەوەیە تۆ زەواج کرد کوڕێکی چاک بۆیە بەڕێزان تخوا بە ئێمە ببینە قدوەی جوان و قدوەی شیرین و قدوەی چاک نەبینە قدوەیەکی خراپ من هەندێک اقتراحاتەکەم لێرە چەند خۆشە ببینیم کەسانێک یعنی باسی تعزیەم کردوتم ئەگەر تۆ هەر حەزەکەی تعزیە نەبێ هەر لەسەر قەبرستان بە خەڵکەکە بڵێ کاکەگیان خوای گەورە جزاتان باتۆ کەس نەیە بۆ ماڵم گردنتان ئازابێ خوای گەورە جزاتان باتۆ چەند خۆش و کەسێک ئەمەی کردایە قەسەم بەخوا ئەمە ڕێزە لە مردوو نەک کەمکردنەوەی ڕێزە هەروەها چەند خۆشە مسلمانێک دوای هەفتەیەکی تر دوای 2 هەفتەی تر ببیستمەوە بڵێ وەڵی کوڕم زیو بۆ کچەکەم بکە نەجاتی ئەوەی 4 مسقال 10 مسقاڵی ئاڵتونی بۆ بکە بڕۆ 40 مسقال زیوی بۆ بکە 20 مسقال زیوی بۆ بکە با لەسەرت هەرزان بکەوێ یا کوڕەکەم بڕۆ هاوا یەک شتێکی بەسیتی بۆ بکە دوای ئەوە ئینشاءالله یواش یواش مارەیەکە گەیتە ماڵی خۆت بەرە یواش یواش ماڵتان دروست کرد دوای ئەوە بۆی بکە چەند خۆش ئەگەر کەسێک ئەم دەست پێشخەریە بکە نەڵێ ئاخر دوای عیبە دوای خەڵک ئەڵێ ئاخر عیبە بڕ بابە عیبی چی من هەر کەسێ بۆ خۆیەتی هەر کەسێ بۆ خۆیەتی من عیب چییە عیب من بۆ خۆم ئەژێم تۆش بۆ خۆت ئەژێ ئەم عالەمە بۆ خۆی ئەژێ مهم ئەوەیە ئەو کارانەیەکەی ناشەرعی نەبێ ئیتر ئەوە مهمە خەڵک چی ئەڵێ خەڵک چی ئێژێ کێشە نییە ئێمە عیبە بۆتە ئەوەی ژیانمانی داگیر کردووە عیبەیەکی ناشەرعی عیبەی ناشەرعی دیا هەموو ژیانمانی فەوتاندووە هەموو ژیانمان ئێستا لەسەر ئەوە وەستاوە ئاخر دوای خەڵک وایەژێ ئاخر مامۆستا ئاخر خەڵک وایەژێ بابە خەڵکی چی خەڵک چی ئیسفادەیەکی ئەگەر تۆ کچەکەت بەیانی تەلاق بدرێ چی ئیسفادەی ئەو خەڵکە ئیسفادەیان هەیە بۆ تۆ ئەگەر کچەکەت بەیانی تووشی موسیبەتێ بێ کاتێ نایدەی بە لێرە نایدەی بەش و لێرە نایدەی بە ئەوتێ نایدەی بەش و تووشی موسیبەتەکات ئەو خەڵکەی کەوا تۆ لەبەر ئەوان هەندێک شتەکەت دیان کەسیان فریاتەکەون لە کات کێشەکەتە بەخوا کەسیان نایە بەخوا غەیبەت دەکەن بەخوا بوختیانە دووەڵە بەسن بەخوا لۆمەت ئەکەن بەخوا قسەت پێ ئەکەن ئەرە بەخوا ئەی توخوا ئەو خەڵکە ئاوایە من بۆچی بکەمە دوای خەڵک من ئەکەمە دوای شریعەتی ئیسلام ئەکەمە دوای سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە ئەساسە ئەوە مهمە بە هەرچی دنیا هەیە لۆمەی من بکە هەرچی دنیا هەیە لۆمەی من بکە لەسەر ئەو کارێک کە شەرعیە واللهی ئەوەنە لە ژیانم ناگۆڕێت هەرچی ئەکەن با هەرچی ئەڵێن با بڵێن تەواو ئەوە دینداریە ئەوە دینداری ڕاستەقینەیە حەقی دووەم خۆشەویستەکانم حەقی نەفەقەیە ئەمە زۆر زۆر گرنگە پێویستە لە ئیسلامە پیا و نەفەقەی ژن بدات ئەبێ پیا و خواردن و خواردنەوە و جلوبەرگ و سەکەن و یعنی شوێنی نیشتە جێبوون ئەمانە بۆ ژنەکەی دابین بکات ئەمە لەسەر پیاوە لەسەر ژن نییە بەڵام ئەگەر خوای تەعالا بکە ئەگەر خوای تەعالا بۆتی ئاسان بکە ئەو ئافرەتە مەسەلەن موچەیەکی هەبێ یعنی میراتێکی کە سوکاری بۆ جێما بێ خۆی لە خوایشت خۆیەوە هاوکارت ببێ هذا خير على خير نور على نور بەڵام ئەگەر نەبێ یان ئەگەر خۆی نەیکە تۆ ناتوانانی زۆری لێ بکەیت تۆ ناتوانانی زۆری لێ بکەیت ئەرک لە ئیسلامە ئەرکی خواردنەوە نیشتە جێبوون جلوبەرکردن ئەمە هەمووی لەسەر پیاوە نەفەقە لەسەر پیاوە ئەمان خۆشەویستەکانم نفقه بپی توانایە خوای تعالی لە قورآنی پیرۆزە ئەفەرمێ لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله لا يكلف الله نفسا إلا ما آتاها أفرمي خوای تعالی ئەفەرمێ ئەو کەسەی کە توانای هەیە ئیمکانیاتی هەیە موچەیەکی باشی هەیە خوای تعالی زروفێکی بڕ با بە گوێرەی خۆی نەفەقە بکە ئاخر ناکرێ تۆ حەسابی
کەسێ بکەیت کە کرێکارە فەقیرە حاڵەتێکی خراپە وەزعێکی زۆر خراپەیە فڵانە کەسیش تۆش مەسەلەن دەوڵەمەنی ئیمکانیاتێکی باشت هەیە بێژی وەڵام من هەروەک ئەو مەسروفەکەم ئەی براوە نییە ماڵ فڵانە کەس مەسروفی ئاخر ناوێت ئەمە خوای تەعالا ئەمە قبوڵ ناکە مادام هەتە بە پێی توانای خۆت ئەگەر هەت بێ زیادت هەبێ ئیسراف مەکە ئیسراف ئێمە دوێنێش باسمان کە ئیسراف حرامە بەڵام حەقیش هەیە من خەڵکە ناسم زۆر دەوڵەمەنە دڵنیام لە 100 دەفتەر زیاتری هەیە بڕاتان هەبێ ژنەکەی ئەبێ بە دزی پارە لە گیرفانی دەکات دینارێ نابەش ژنەکەی چی دگەرەکە خۆم بۆ تێکەم درۆشەکە بۆی ناکات شتی بەسیتی بۆ کات ئەوەی کە پێویستە کە ژنێک یعنی کە پێویستێتی هاوسیەکانی چۆنە ینی هاوشانەکانی خۆی چۆنە وەک ئەوان بژێت نایدا پێ ژنەکەی ئەبێ تەکلیف بکات پرسیار لە مامۆسایە بکات بڵێ مامۆسا دروستە من دزی بکەم لە گیرفانی مێردەکەم ئەمە دەقا و دەق ئەبوو سوفیانی کوڕی حرب ژنەکەی کاتێک هات بووە موسڵمان پێغەمبەر بەیعەتی لێیان سەن لە ژنان بەیعەتەکە ئەوەیە کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزای فەرمێ ئەفەرمێ ئافرەتان یعنی زینا مەکەن دزی مەکەن دایان پیسی مەکەن یعنی ئەم شتانە بوختیان هەڵمەبەسن یعنی ئەمە بەیعەتی ژنە کاتی ئەبێ بە ئیسلام بیدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە گەیە مەوزوع دزیەکە یەکسەر هند وتی کە ژنی ئەبوو سوفیان بوو یەکسەر وتی ئەی پێغەمبەری خوا یەک دەقە لەیرا بۆ سەوتی بە وتی من ئەبوو سوفیان خۆت ئەیناسی تاجرێکی زۆر گەورە بوو دەوڵەمەندترین کەسی قوڕەیش بوو وتی خۆت ئەیناسی زۆر ڕەزیلە من ناچارم مەسروفی مناڵەکان لە گیرفانی دەکەم ئەبێ بە دزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەقەدەر ئەوەندەی کە پێویستە و زیادە ڕەوی نەبێ و ئیسراف نەبێ نابێ بە دزی کە زیادە ڕەویت کرد ئەبێ بە دزی یعنی واجبە لەسەر پیا و نەفەقەی ژنەکەی بکە یعنی خە معقول نییە تۆ دوو ژنە هێنی معقول نییە تۆ دوو ژنت هێناوە ژنێکیان لە دەرکراوەکانە ژنێکیان لە دەرکراوەکانە ژنەکەی تریش کوێخایە و هەموو شتێک و خاوەنی هەموو شتێک ئەمە کەی دینە ئەمە کەی ئەخلاقە کەی ڕەوشتە ناکرێت یعنی مستحیلە شتیوە ئەڵێ وەڵاهی مامۆستا قەسەم بەخوا 5 دینار دادەدەستمەوە بۆ مەسروفی یەک هەفتە 5 دینار ئێوتم وەڵای دایکەکەم محکەمە خوای تەعالا بۆچی دایناوە بۆ نەکبەتێکی وەکو ئەوە حەقی شەرعی خۆتە بڕۆی شکاتی لێ بکەی و محکەمە منافەقەکەت بۆ بڕێتەوە چی بۆ ئەوان سەرفەکە پێویستە بۆ تۆش ئەوە سەرفکە ئەمە حەقێکی شەرعیە ئیسە کاتی هەر کەسی ئەوێ بیکا بە دوو ژن بڕاتە محکەمە ئەو مەرجێ لێگرن پێ ئەڵێن کاکە تۆ ئەتوانی نەفەقەی دوو ژن بکەی ئەبێ بیکەی ئەبێ هەت بێ ئەگەر نەیکەی کاکە خۆت مەدە لەو هینە کە هەیە ئەبێ بیکەی ئەبێ نەفەقەکە عەدالەت بێ عەینەن مناڵەکانتیش تۆ لە ماڵەوە 4 کوڕت هەیە 2 کچت هەیە ناکرێت تۆ یەکێکیان ئیهمالکەی هیچ مەسروفێکی نەدەی 10,000 بەی بۆ کەتریان یان ئەمیان 1,000 بەیتێ ئەیان 10,000 بێتێ ئەمە نابێت ئەمە بە مەرجێ لێک ملاحەزە هەیە لێراکە ئەبێ ئاگامان لەبێ ئەگەر ئەوانە هەر هەمویان لە یەک مستەوایە بن بۆ نمونە هەر هەمویان تەمەنیان لە یەک و نزیک بێ بەڵام ئەگەر کچێکت هەیە یان کوڕێکت هەیە لە زانکۆ مناڵێکتی شەیە سەفێک ابتیداییە 2 ابتیداییە 3 ابتیداییە طبعا مەسروفی ئەمە ڕۆژانەکەی 500 دینار بەسە کە ئەچێ بۆ مەکتەب بەڵام خۆ نابێ 500 بەی بەوە بکەیت کاتێ 5,000 دەی بەدەستی کوڕەکە تۆ کە لە زانکۆ خۆ نابێ بێژین وەڵا کاکە ئەمە نەعادلە بێ 5 بێت دەست تەلەبە ئیبتیدایەکەیەوە ناکرێت بە گوێرەی ژنێکت بۆ نمونە 4 مناڵی هەیە ژنەکەی ترت خۆی تەنیایە ئەوان مانگی 500یان بۆ سەرفەکەی 5 نەفەرن بە دایکیانەوە ئەمیشە بێ مانگی 100,000 بەیتێ ئەبێ مانگی 100 دەیتێ لەبەرەوەی یەکێک مەسروف دایک دایمەن زۆرتریشە مەسروف ژن زۆرترە تای مناڵ بۆیە ئەم عەلە لەقەت 150 بدەی ئەمە حەقی شەرعیە برایە ئەمە جگە لە خواردن
خۆ برا ژن بەس تەنها خواردن و خواردنەوە نییە برا خۆ ژن هەر خواردن و خواردنەوە نیە مەسروفی ترشی هەیە ئەبێت شتێک لە بەردەستیا بێ ئەبێ شتێک لە بەردەستیا بێ حەزی لە شتێک کرد دڵی چوە سەر شتێ میوەیەکە شتێکە بە پێی پێویست بەبێ زیادە ڕەوی ژنانیش ئەبێ مراعات ئەوە بکەن کە پیاوەکانیان تا حدێک یعنی چەندێکیانێ بە گوێرەی ئەوەی پیاوەکە هەیەی ژنی عاقڵ ئەگەر پیاوەکەی نەیتوانی خانووی بۆ بگرێت زۆر احتیاجی لەناو چادرێکە بەیەکەوە بژێت ئەگەر توانی خانوویەکی کرێی بۆ بگرێت با خانووەکە بچووک بێ احتیاجی ئەم ڕازیە مهم ئەوەی ها لەگەڵ مێردی خۆیان و شەرەفیە پارێزی ژنی عاقڵ ئەگەر پەردەکەشی کۆن بێ شانازی پێواکە خانووەکەی گڵ بێ سەرەوەی شانازی پێواکە ژنی عاقڵ ئەوەیە حەقی نییە بێژێ وەڵام ماڵی فڵانە کەس ئێمە چیمانێ ئەوەس نابێ ئاوا بێکەیتەوە برادێک وڵام مامۆستا من تەواو بڕیارم داوەتر ژنەکەم نەوەم بۆی شوێنێ وتم بۆچی ئەویت کاکە من براکانم و ئامۆزاکانم و ئەمانەم هەمووی دەوڵەمەندن منیش خوا نەیداوە پێم چی بکەم یانی ئەویت کاکە هەر بەس ئەوەنەی بڕۆینە ماڵ یەکێکیان ئەویت تێنەوە بە ماڵ ئیتر شەڕە لە ماڵ ئێمە سێ ڕۆژ ئەویت ئیتر ئێمە قسەمان بۆ لێکان نییە ئەوان بۆ فڵان شتیان سندویە بۆ ئێمە نەیسێنین ئەوان خەنەفەکەیان تازەیە بۆ ئێمە تازەی نەکەینەوە ئەوان پەردەی نازانم چیان کڕیەوە بۆ ئێمە نەیکڕین ئەوان نازانم چی خوای تعالی وا نافەرمێ خوای تعالی فەرمێ بە گوێرەی خۆت من خوای تعالی ئەوەی داوا پێم توش ئەوەنە وێ ئەوە مراعات کەن بەڵام پیاوان نابێ زوڵم بکەن براینە نابێ زوڵم بکەن واللهی زوڵم زوڵماتە زوڵم لە من بکە لەوانەیە یەک زوڵمت بۆ بژمێررێ بەڵام زوڵم لە ژنەکەت بکە یا لە مناڵەکانت بکە دەقات بۆ تەژمێررێ چونکە ئەوان من کەسی تر مەیە فریان بکەوێ دیفاعم لێ بکە بەس ئەو ژنە چی بکەن ئەو ژنە بەس توی هەیە تۆش زوڵمی لێ بکەی ئەو مناڵانەت بەس باوکیان هەیە باوکیان مەسروفیان بۆکە تێگەی ئەیتر بڕۆن بۆ کوێ یعنی ئەگەر ئیسە تۆ ئەگەر مناڵەکەت ئیهمالکەی ئەگەر کچەکەت کوڕەکەت ئیهمالکەی پەنا بنە بەر چی ها بیری لێ بکەرەوە پەنا بۆنە بەر چی یعنی ببڕۆن دزی بکەن ئەمە حەقە مالیەکان حەقە غەیر مالیەکان چیە خۆشەویستەکانم حەقی ژن لەسەر پیاو پێویستە زندگی و ژیان لەگەڵ مێردەکەتە لەگەڵ ژنەکەتا بە جوانی ببیتە سەر یعنی ڕوود گەشت بێ سەبرت زۆر بێ تەحملت زۆر بێ تەقبولی قسەی غەڵەتی لێ بکە تەقبولی ئەو بکە جارێ بێت تۆ چێشت حازر نەکرا بێ خۆ دنیا قیامەت ئەڵڵەس یا ژنەکەت نەخۆشە حاڵەتێکی هەیە دووگیانە و ناتوانێت هەموو خواردنیە بکە ناکرێت تۆ بێیتۆ گشت جارێک کۆمەڵی ئاگربی برا وەڵڵاهی پیاوی وا هەیە هەر نازانم چۆنە بوو باوەڕ ئەەکەی نازانم ئەو ژنە چۆن ئیداراکە لەگەڵیە هەر کۆمەڵی ئاگرە هەر بە جوێن قسەی لەگەڵاکە هەر نازانم معاملەی زۆر توندە ئەمەندە وشکە ئەمەندە زبرە حتى باوەڕ ئەەکەی لە کاری ژن و مێردیشە دوور لە ڕووی جەنابتان هەر وەک ئاژەڵە هیچ سۆزێک هیچ عەتفێک هیچ یعنی زۆرێک لە ژنان لە زمانی پێغەمبەرش ئەم گلەیان کردووە زۆرێک لە ژنان گلەی ئەوەیان بووە کە مێردەکانیان حەساب بۆ ئەوان ناکەن بەس بیر ئەوە کاتۆ خۆی تێر کات ئیتر کێشەی نییە دوای ئەوە چی ئەوێت چی نابێت بیر لەوە ناکاتۆ ژنیش بەشەرە ژنیش ئینسانە حەساب بۆ هیچ بۆ ژنەکەی ناکە دائیمەن داوا ئەکا ژنەکەی بە جوانترین شێوە ماڵەکەی بە جوانترین شێوە بێ مناڵەکانی بە جوانترین خۆشی ئەو پەڕی جوان بێ ئەو پەڕی بۆی خۆی ئسپۆرت کاتۆ بووی بەڵام خۆی بۆنی عرەقی لێدێ بە جلوبەرگی بۆنە عرەقەکە و بە ئەمانەوە ئەڕاتە سەر جێگا ئەخەوێ سەرکێ پیاز دەخوا لەوانەیە نیو متر نەتوانی نزیک بیتۆ لێ بۆنی دەمی زۆرە دگانی ناشۆرێ لەوانەیە لە هەموو ژیانیە دگانی نەشۆرد بێ تێگەن گۆرەیەکانی و پێی بۆنی دنیای لێتیە لەوانەیە بنباری تووکی بنباری پاک نەکرد بێتەوە مانگێک تێگەی دوومان یعنی لەوانەیە بەسەرێکە تووکی هاتبێ و عەرەقەکا و بۆنێکی زۆری تێ و لەو داژە ژنەکەم خراپە ژنەکەم نزیکم نابێتەوە یا بە ژن بڕوا بۆ لای چی هەر تۆ خۆت بیری لێ بکەرەوە ئەخر براینە بڕێشت هەیە زۆر زەڕورە بەڕاستی لە ژیانە ئیبن عەباسی ئامۆزای پێغەمبەری خوا ئەفەرمێ چۆن حەزەکەم ژنەکەم چۆن بێ بۆ من حەزەکەم ژنەکەم جوان بێت بۆنی خۆش بێت
جلوبەرگی جوانی لە بەرابێ ئەبێ ئەڵێ من خۆشم ئاوا ئەبم بۆ ئەو خۆشم ئاوا ئەبم یعنی پیاوە هەیە خۆی ئیهمال کردیە ئاخر براینە پیاوە هەیە جوانترین جل بۆ ژنەکە ئێسێنێ بۆ مناڵەکان ئێسێنێ سبحان الله هەیەی ئیمکانیاتی هەیە بەس دڵی نایە بۆ خۆی چ سێنێ منەک بەتیە خۆی خۆز ناکاتەوە ئەو بیجامەی کە پێوە ئەخەوێ يعني هل أوي هي بو نمونه يعني دو دستي هي بيسا بيه طبعا اگر تو سيب بيان شش دستي النبي انجام اللون بيه نوعي كيوا نوعها اين بيايش لمال بتايبتي جيلي خوتني بيه وكو افراد ابين منوعات بيه جوان بيه توزيك بيقول جار خو جوان كاتوا اي خو جوان كردنوا بو جن ضروره براينا اخو هموما بشري قابل اما جن بشرنيه يعني جن نفسي نيه جن ضلينيه بۆیە بەڕێزان نصيحتي هەمووتان ئەەکەم ئەم قسەکە زۆر گرنگە براینە على لەقل بەس لەبەر خاتر ژنەکانتان بێ هەموو شەوێک بەر لە ئەوەی بڕۆن سەر جێگات دگانتان بشۆرن ئەگەر بەس لەبەر ژنەکانتان بەس ئەگەر لەبەر ژنەکانتان بێت دگانتان بشۆرن خۆی باش وایە ئینسان لە دوای گشت خواردنێ دگانی بشوە بەڵام بە تایبەت لە کاتی خەوتن ئەگەر دگانت هەستت کرد ئێشی هەیە زوو فریای خۆت کەوە بڕۆ بەلای دکتۆری دگان چونکە ئەو دگانانەی کە تەسەوس ئەکا بۆنی زۆر ناخۆشە ئەگەر هەستت کرد مەعیدەت ئەگەر برسیت بێ بۆنی تێ باس ڕۆژوو ناکەمەوە ڕۆژوو جیایە هەوڵ بدە دائیمەن شتێک بخۆ پێشەوەی بڕۆیتە سەر جێگا شتێک بخۆکەوە بۆنی دەمت نەیەڵێ پێش ئەوەی بڕۆیتە سەر جێگا بۆیە سونەتە ئینسان دەست نوێژ بکرێت لەبەرەوەی پێی بشۆرێ با بۆنی پێت نێ دەم چاوت ئەگەر بکرێت خەڵکەیە ئیلا مەسەلەن لەشی گران بێ ڕاخۆیشوە پێش لە گیانیش با خۆت بشۆی ئەگەر پێویستی کرد یعنی ئەگەر پێویستی کرد بۆیە بەڕێزان تۆزی احتمام بە خۆتان بدەن تۆزی مراعاتی خۆتان بکەن ئەوە حەقی ژنە بەڕاستی تەحملکردنی ئازاری ژن جارجار قسەیەکە کاکۆ برا بەخوا ئێمە ئەگەر لە جیاتی ئەو ژنانەیەک ڕۆژ لە ماڵە بمێنینەوە کات ئازانین ژن چی حاڵێکێ یەک جار تۆ بمێنە لە ماڵە 2 ساعت لەگەڵ ژنەکە تا دوای ئەزانی ئەم ژنە هەر ئاجایە ماوە یعنی بەدەست قیژ و قاژی مناڵەکە تۆ بەدەست کێشەی مناڵەکان تۆ ئیدەکا کە باش ژنەکە گەر هاتی تۆ تۆزێک قسەیەکیش بکە خۆ چییە تۆزێک یانی خەفەتی دڵخۆی دەرخە و ئەو کێ هەیە لە تۆ زیاتر کێ هەیە شکاتی بۆ بکە شکاتی لا بکە کابرایەک ڕۆژێکیان لە ژنەکەی بێزار بۆ نە ژنەکەی قیژ و قاژێ کرد و تووڕە ئەبوو ئەمانە دیارە سەبەبیە خۆ ژنە لە خۆڕایی قیژ و قاژ ناکات دڵنیا بە ئەو ژنەی کە قیژ و قاژەکە یا مێردەکەی حەقی نادە ئیتر حەقی سەرجەیی بێ یان حەقی پارە ئیمکانیات بێ یان نایە لە بڕا ماڵ باوکی لە کات خۆیان ماڵ دایکی سەردانی کەسەکانی بکە یای سەبەبێکی هەیە تەکید بە لە خۆڕایی ئەم ژنە دائیمەن ئەعسابی فول نییە ئیتر سەحابەیە کات ڕۆژێکیان بۆ ماڵی ئیمامی عومەر کەوا ئیمامی عومەر لە خوتبەی جمعە باسی ئەوە بکە باش ژن قاڵەقاڵ نەکاتە سەر پیاوە دەنگی بەرز نەکاتەوە سەر پیاوە هات ئەم گلەیە بگەێنێت کە زۆربەتان لەوانەیە بە منتان وتوێتە ئێستا ئەوە من جوابەکەی دەمەوە هات دای لە دەرگای ماڵی ئیمامی عومەر هات بدا لە دەرگا یەک جار دای لە دەرگا و گوێی لە دەنگی ژنەکە ئیمامی عومەر بوو هاوارێ کرد و ژنەکە ئیمامی عومەر ژنی عومەر لەوە چی لە تەسەڕوفەوە تەسەوری کردووە کە ژنی عومەر لە ماڵە ناتوانێت هەناسەش بدات چ عومەر خۆتان نەزان عومەر کێیە ها قسەی کرد ژنی عومەر دەنگ بەرزەکاتەوە لەوانەیە لە دەنگی ژنەکەی ئەمیش بەرزتر بێ بۆیە یەکسەر بەگی لێدا ئیمامی عومەر دەنگی دەرگاکەی بیساتە دەرەوە سەرێکی کابرا ڕۆیشتە خێرە فەرموو بۆچی هاتی بۆچی ئەڕۆی وڵی گەورە ئیمانداران هاتم گلەیە بکەم لای تۆ لە دەست ژنەکەم تا لە خوتبەی جمعە باسی کەی نەسیحەتی ئامۆژگاریە بکەیت و هەڕەشەیەک و چاوسوورۆکردنەوەیەک لە ژنان بەڵام سەیرم کرد ژنەکەی خۆشت دەنگی بەرز کردێتەوە جا ئیمامی عومەر بانگی کردە ماڵەوە پێی فەرموو ئازیزەکەم ئێمە ژنەکانمان هەرچی کاروباری ماڵ هەیە ئەم هەموو کاروبارە قورسەی ماڵ پاکردنەوەی ماڵ پاکردنەوەی مناڵ شۆرینی جلوبەر تەنزیمکردنی ناو ماڵ چێشتکردن هەر چێشتکردن خۆی بۆ خۆی من جاروایە ئاوا دیقەتی خێزانە دەم لە ماڵەوە خەریکی چێشتکردن قسم بەخوا زۆر بەزەیم پێ نەدێت ئاخر چێشتکردن تۆ هەموو ڕۆژێ
ئەبێت دوو وەجبەت و چێژ بکەیت و هەر نازانی چی بکەیت ئەگەر دوو ڕۆژ لەسەر یەک فاسڵەوە بنووش بکە کەسمان تووڕە ئەبینیە ئەبێ هەر جاری شتێک بکات شتیش زۆر جار دەست ناکەی و ئامادە نییە و نازانێت چی بکات ژن وەڵڵا ژن يعني هەر چێشکردن خۆی بۆ خۆی مەشغەڵەتێکی زۆرە اینجا لە زمانی ئیمامی عومەریشە ئەرک تۆزێ قورسر بووە جلشۆرین غەسالە نەبووە بەدەست بووە آخر جلشۆرین بەدەست زۆر قورسە من ڕاستیەکەیتان گەرەکە تا ساڵی 2003 و 2004 غەسالەم نەکردی بوو یعنی ئیمکانیاتی وان نەبوو غەسالە بکڕم ڕاستیەکەی ئیتر ئیمتحاناتمان هەبوو لە بەغا دوو هەفتە مامەوە لەوێ ناچار دوو سێ دەستجلم لەگەڵ خۆما بردوو هەمووی پیس بوو ئیتر چار نەما ئیلا ئەبێ خۆم بڕۆم بیشۆم کاتێک کە جلم شۆری بە تایبەتی جلی سپی هەی بڕاتان هەبێ هەر لەوێ یەکسەر بڕیارم دا وتم قەسەم بەخوا ئەگەر ڕۆیمەتەوە خانۆکەم فرۆشتو ئەبێ غەسالێ بۆ خێزانم هەرێمە چی حاڵێکەمە خۆن ژنی داراکە بەمە بۆیە برایە هەیە ژنمانەیە نانی شەکە ئەخر نانکردن ئەرکێ زۆر قورسە یعنی ئەم هەموو ئەرکە قورسە ها لەسەر ژن برا ئەزیزەکەم یعنی ئەمە قبوڵەوە ناکەن جا هاتووزێک گلەی دڵ خۆی دەرخا گلەی دڵ ژن چییە دوو ڕابێ مەسەلەن هاوارەکاتە سەر مناڵەکەیان مەسەلەن ئاوای قەچەکات چیتە تەحملکردنی ژن زۆر زەرورە خوای تعالی ئافرەتی وا دروست کردووە زوعفێکی لە ئافرەتا دروست کردووە ئەو زوعفە بۆ پەروەردەکردنی مناڵە بۆ ئەوەیە زۆر ئیش و کار بەو زوعفە ئەکرێ بەو لاوازیە ئەکرێ دوو قسە بکەی ئافرەت ناتوانێت قسە بکە فرمێسک بە چای دەتەخوا فرمێسک ڕادە چاوەوە یەکسەر تۆ تەسلیمێ ئەو قووەتی ئافرەت لەو فرمێسکەیە یعنی ژنەکەت ئەگەر نوقسانێکی بۆ نەبگەڕێک بە عیلا وەک مەستەڕەی پێ بێ یەکاکە قەسەم بەخوا وەک مەستەڕەی پێ بکە ئیشکێنی نە ئەزانی چی بکە تۆ خۆت تۆزێ لار کەرۆ لێل ئەوە تۆ تۆزێ خۆت لێل ئەوە لار کەرۆ قەیچێکە بە ئەو لاریە تۆسێت پێغەمبەر فەرمێ صلی الله لە شوێنێکی ترا پێغەمبەری خوا ئەفەرمێت تەحملی ژنان بکەن ئەگەر چاکە مەسجار وایە تۆ 100 ئەخلاقی جوان لە ژنە هەیە 100 ئەخلاقی جوان لەوانەیە دووشتی بەدڵ نەبێ ئێدە دووشتەکەم کەرە شەفاعەتی 100ەکە بۆ نمونە ژنەکەت لە هەموو لایەکۆ دەرەجەیەکە یعنی چێشتکردنی زۆر خۆش نییە یعنی نازانێ نان بکە وانە یعنی عیبێکی تایە بۆ نوقسانیەک یعنی تحملی بکە لەبەر خاتری ئەوەی کەوا ئەو هەموو چاکانی هەیە ڕۆژێکان برادەرێک هاتە لام وتی مامۆستا من براکانم و ئامۆزاکانەوە مانە گاڵتەم پێکەن ئەڵێن ژنەکەی ناشرینە و ژنەکەی ڕەشە و خۆی سپیە و جوانە و ژنەکەی ڕەشە و ئەمانە و ئەسمەرە وتی من وەڵڵای نازانم چی بکەم خەریکە ژنەکەم لەبەر چاوەکەوێ مشتم برای عزیزەکەم وتی بەڵێ وتم ژنەکەت بە ڕەغبەتی خۆت هەڵبژاردەوە وتی بەڵێ وتم ژنەکەت عیبێکی هەیە بۆ ژنایەتی نەشێت بۆ ماڵداری نەشێ وتی نە وەڵڵا مامۆستا عیب لە چاوما بێ عیب لەو ژنە نییە لە هەموو لایەکەوە ئەیوتم تر بۆچی وتی وەڵڵا هەر ئەڵێن پێست ئەیوتم پێست خۆ پێست چییە پێست هەر خەریکی چێشتکردنە لە یەک ناکە ئاگرێت چۆ دەمچاو ڕۆنەکە ئەڵچات دەمچاو گشتی تێکە چێتەوە ئەوانەی کە زۆر جوانن وتم معقول ئەگەر ئینسان مەسەن ژنەکەی تۆزی عیبێکی تیا دروست بوو ئیتر وازی لێ بێرێ وتی ناوەڵڵا وتم با پێت بڵێم زۆر جار ئەمە وتم لە ناو خەڵکا باوە ئەڵێ ئەسمەر خوێنی گەرمە ئەسمەران خوێنیان گەرمە تۆ ئەم ژنەی تۆ لەوانەیە لە وەکو ڕەنگ و شێوە پێستەکەی لەگەڵ پێستی ژنێکی ترە بەس دڵنیابە ئەو حەقی ئەو ژنە بە تۆیدا ژنی ئەوانەی وا ژنەکانیان وایە وتم لەوەچی ئەو حەق نەدەن وتم مەشهورە کە ئەمە طبعا شکانەوە نییە خوشکانە گویان لێبێ ئەگەر خۆیان سوورسپی بنیا مەشهورە کەوا سوورسپیەکان ساردیەکیان تایە بەڵام ئەسمەرەکان هینێکیان تایە یا من ئەمە بۆ ئەو باس کرد یعنی وەکو هینێ بۆ ئەوی وتی وەڵڵاهی ئاوی دڵم دەما مەسە تەڵام ڕێ قسەی ترشم بۆ کرد ئەوە ناکرێ ناو مەجلسە باسیکەی سواز بۆ خوای تعالی الحەمدولله ئێستاوان حاڵێکی زۆر خۆشیانە ژنەکەشی ژنێکی زۆر چاکە یعنی مناڵەکانی پەروەردەیەکی چاکراون بۆیە ژن ئەگەر لە لایەک و کەم و کورتێکیە بێ
مثلا ژن وایە کورتە باڵایە بەس کورتە باڵایە گورجگۆڵە چاکە زیرەکە حەقی پیاوەدا ها مثلا زعیفە بەڵام چیتیا یا مثلا زۆر قەڵە بەڵام لای ترۆ یعنی المهم تۆ بیر لە ئەگەر یەک شتێکت بەدڵ نەبێ سەد شتی هەیە ئەو ژنە بیر لەوەکانی تر کەرەوە زۆر ئەوە نەک بە قسەی خەڵکیش مەکە تۆ خۆت مهمە ئیسا تۆ خۆت لە ماڵەوە ژنەکەی خۆت ژنی کامل نییە طبعا ژنانی پێغەمبەریش کامل نین با بزانین یەک شتێکەیە ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وایان و پێغەمبەر کردووە یەک دانە مانگ لەگەڵ هەر هەمیانە قسەی نەبووە بۆ لە ماڵی شادان نشتۆ ڕۆیشتە بەیتونەیەکیان نەبوو لەوێ ماوەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وبرا ژنی پێغەمبەریش هەر نوقسانی بووە کاکە هو نەوێت یعنی وا بزانین گشتی کاملە کامل نییە ژن کامل نییە پیاویش کامل نییە پیاویش کامل نییە جا تحملمان هەبێت سەبرمان زۆر بێ لەگەڵیانە ڕووخۆشی و ڕووگەشی و دەمبەخەندەی و جارجار دەریکە دەرەوە جارجار سەفرەیەکە جارجار سەردانی ماڵی کەسێکی دڵسۆزە ئەمانیش ضرورە خۆ نابێ ژنەکەتە لە ماڵەوە سەجنکەی دەشت و دەری پێ نەکەی ها جارجار ئەگەر خوای تەعالی موچەیدا ئاوا دوان لەسەر یەکتری قەیچێکە بیبیتت چێشتخانەیەک بێت و چێشتێکی لە دەرەوە بکەن ئەو ژن نان کاباخ وانی ئەم شتانەش ضرورە کاکە دەشت و دەرێکیش ضرورە ئەم جا ئەگەر کێشە لەگەڵ ژنە هەبوو خۆشەویستەکانم قەت نەدەن لە دەم چاو دەم و چاو لێدان نەهی لێکراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمن قەت دەستمەوە شێنە بۆ دەم چاوی ژن زۆر خەتەرە دەم و چاو مەمنوعە باتەن نەک لە ژن لە مناڵیش ئاگادار بن دەم چاو زۆر خەتەرە چونکە دەم چاو عیبێکی دیاریە و چاکبوونەوەیشی زۆر زەحمەتە ئاگاتان لێ بێ گوێندان بە ژن یا بە کەسوکاری یان بە ئەمانە واللهی براینە ئەخلاقی مسلمان نییە ئەبێ ئینسانی مسلمان زۆر لێی بە دوور بێ مەجال پێدانی ژن بەوەی کە دەرسی شەرعی بخوێنێ قورئان حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتن بۆ تەراویح بۆ لەیلەة القەدر ئامادەبوونی لە مەجلسی علما ئەگەر ترست نەبێ خوا نەخواست تووشی غەڵەتێ بێ ئەمانە ضرورن و زۆریش پێویستن چونکە ژنیش وەکو ئێمە پێویستی بەوە هەیە کەوا ئێمە چۆن پێویستمان بە علمی شەرعی هەیە وەس ئێوە جەنابتان دانیشتن بەخوا ژنەکان لە ئێمە زیاتر پێویستیان پێیت ئەمجا غیرەتکردن لە حدودی خۆی غیرە بکەن لە ژنەکانتان سنوور مەبەزێنن جاری وایە غیرەکان ئەوەنە زیاوە ئیتر معقولە کە ژنەکەت ئەگەر میوانێکت هات لە ماڵەوە تۆزێ وە گەرمی خوبتی کرد و لەبەر خاتر تووە بۆ ڕێزی تۆیە ئیتر تۆ یەکسەر تەبیعەتت گۆڕیان هەندێک برامان هەیە ئەو ڕۆژە برادێک بە من و تیتی مامۆستا تۆ بەر نەسیحەتی براکەم کە براکەی کەسێکی زۆر ملتەزمە یعنی زۆر نەک ملتەزمە خەریجی کولیەی شەریعەیە مامۆسایە وتم بۆچی وتی وەڵڵاهی برا بە حەیات تۆ معقولە وتی ئەمە چەند ساڵە ئەو ژنێ بە حەیاتی من ئەم ژنەیم نەبینیوە و نایە لە قەت بێت خێراتمان بکە و بە حەیاتی نایەتە ماڵمان وتی ئەمە نەغیرەکەی زیاوە ئەگەر من یعنی خێراتنی ژنەکەی کۆنەوە چێ فەقیرە بینێرتۆ ماڵی باوکی ئەمە نەکبەتیە ڕاستەکەی ئەمە من وا هەستەکەمەوە نەخۆشی دەرونیە ئەمە نەخۆشیە عەدالەتکردن ئەگەر خوا دوو ژنی کردە نسیبتان بوونە خاوەن دوو ژن زۆر پێویستە عادل بن فەرقی هیچ کامیان نەکەنە سەر ئەوەکەی تریانە نابێ نەخۆشی بێتە سەبەب ئەوەی کەوا ژنێکت نەخۆشە بێژی وەڵام مادام نەخۆشەتر من ئێهمالێکم ئەو کاتە نەخۆشە زیاتر پێویستی بە تۆیە ژنان ئەگەر فەرقی بەینیان بکەی لە ڕۆژ قیامەتە خوام کردی ئەولیای حەسەنی بەسری بی لە ڕۆژ قیامەتە بەلەنگی دێتە حوزوری خوای تەعالی بەشەلی دێتە حوزوری خوای تەعالی بۆیە فەرقی بینی ژنەکانتان مەکەن قەت گومانی خراپیش بە ژنەکانتان مەبەن ئەگەر زانیتان عیبێکی نییە هەلە خۆتۆ بڕۆی مراقبەی مۆبایلەکەی بکەی هەلە خۆتۆ بڕۆی بە دوایە بگەڕێ کوڵی لێ بگری فەقیرە بچێتە سەر ئاو تۆ ئەبێ بڕۆی کوڵی لێ بگری بزانم لەسەر ئاوەکە دەرەجەی ئاخرە من بینیە بۆیە وایەش بۆم باس کراوە بخ نەخوا پیا وا هەیە ئیتر وا بە ژنەکەیەکە بەس ئەو ژنەیە تەحەمولێک ئەمەنە زیادە ڕێویەکە لە گومانی خراپە ئەمە خراپە بەڕاستی با خۆمان لێ بپارێزین داواکەرم خوای تەعالی بخاتە ناو جوانەکانی خۆی لەو کەسانەمان بگێڕێکە دیندارێتیەکەیان بە ئەخلاقەوە ئەکەن بەو شێوازەی کە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە وصلی اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين